خوێندکارە جزەکانم کاتتان باش. ئینشاءڵڵا لەم ڤیدیۆیە باسی ڕێگایەکی زانستی بیرکاری پۆلی 12 بۆکەم بۆ دۆزینەوەی ئامانج کە لە کتێبەکەیە بە شێوەیەکی کورت لە شوێنێکە ئاماژەی پێداوە. من هەرکە بە ڕێگاکەم ئەمزانی کە ئەم ڕێگەیە ئەگەر پەرەی پێ بدرێت و کاری لەسەر بکرێت ڕێگەیەکی زۆر ئاسان و یەکلاکەرەوە بێ بۆ دۆزینەوەی ئامانج. واتە تەنها ئەگەر بێت و لەم ڕێگایە فێر بیت واتە تەمرینی لەسەر بکەیت ئەتوانیت تەنها بەم ڕێگەیە و تەنها لە ڕێگەی حاسیبەوە هەموو ئامانجێکی منهەجی بیرکاری پۆلی 12 دۆزیتەوە. بۆیە من کورتە مەنزەمەیەکم دروست کردووە، ئینشاءڵڵا لینکەکە لە دیسکریپشنی ڤیدیۆکە دائەنێم و خاڵ بە خاڵ لەم ڤیدیۆیە بۆتان باسەکەم و بە جوانی بۆتان ڕوونەکەمەوە. و ئەگەر ئێوە بێت و لە دوای ڤیدیۆکە تەمرینی لەسەرکردن و پراکتیسی لەسەرکەن دڵنیاتانەکەمەوە تەنها و تەنها بەم ڕێگەیە ئەتوانن هەموو ئامانجێکی بیرکاری پۆلی 12 بدۆزنەوە. لەگەڵم بن با دەست پێ بکەین. جا پێشەوەی دەستکەین بە شەرحەکە با پێتان بڵێم پلانی شەرحەکەم چۆنە. سەرەتا وەکو بە چاڕوونیەک باسی ئەو پرسیارانەتان بۆکەم کە لەسەر ئامانجەکرێت و دواتر باسی ئەو جۆرە پرسیارەکەم کە تەلە بە کێشەی لێ هەیە و دواتر تەطبیقی ئەو ڕێگایە ئەکەین کە مەوێ باسی کەم لەسەر ئەو پرسیارانەی کە تەلە بە کێشەی لێ هەیە بۆ ئەوی چارەسەری کەین و کێشانە. یەکەم جارۆک وتمان باسی ئەو پرسیارانە ئەکەین کە ئامانجی تایەتەوە. جۆرەك پرسیارمانەیە ئامانج بە وێنەیە، جۆرەکمانەیە ئامانج بە ژمارەیە، جۆرەکمانەیە ئامانج بە بێپایانە. ئەمە تەلەبە کێشەی لێ نییە و وەڵامەکەی ئاسانە، تۆزێک لێ وەربیتەوە لە وێنەکۆ توانین وەڵامەکان دۆزیتەوە و پێویستی بە شەرحیەت و بە شیکارکردنیش نییە. ئەوەی کە پێویستی بە شیکارە و تەلەبە تۆزێک کێشەی لێ هەیە جۆری دووەم و جۆری سێمە. اینجا کاتێک ئێمە ئەم ئامانجانە لە نەخشەکان دائەنین چوار جۆر وەڵاممان بۆ دەرەچێت کە لەو چوار جۆر وەڵامە تەلەبە لە یەک جۆریانە کێشەی هەیە. واتە ئێمە شتەکان بەم شێوەیە وەردەکەینەوە بۆ ئەوی ڕوونتر بێ لەلاتان. سەرەتا وەکو وتمان کاتێک ئەم ئێکسانە کە لەمەتی بۆ دەرچووە لە نەخشەکە داێنین چوار جۆر وەڵاممان هەیە. ئەگەر ژمارەمان بۆ دەرچوو تەلەبە کێشەی لێ نییە و شتەکەی لەلای احتیادیە. ئێستا لێرە ئێکس دانین 4.26 ڕێگی 6 احتیادیە، تەواو وەڵامەکەت بۆ دەرەچێت و کێشەیەکی نییە. کاتێک سفر لەسەر ژمارە دەرەچێت هەر دیسان احتیادیە و ئەنجامەکەت بۆ سفرە بێت. کاتێک ژمارە لەسەر سفرت بۆ دەرەچێت دیسان احتیادیە و بوونی نییە دەرەچێت کە ئامانج بوونی نییە و تەواو هیچ کێشەیەکت نییە. ئەوەی کە زۆر کێشە بۆ تەلەبە دروستەکە هەم لە بەشی 2 هەم لە بەشی 3 هەم لە بەشی 4 واتە لە 3 بەشە ئیشت پێ بێم ئامانجی بارینە دیارە و تەلەبە زۆر کێشەی لێ هەیە ئەمەتانێ کە سفر لەسەر سفر دەرەچێت. و دۆزینەوەی ئامانجی جۆری دووەم و سێم وەکو وتمان ئامانجی ژمارە و ئامانجی بەپایان کاتێک باری نادیار دەرەچێت بابەتێکی زۆر فراوانە بە کۆمەڵێک ڕێگای زۆر جیاوازە دۆزرێتەوە. ئێستا ئەگەر بابەتەکەتان خوێند بێ ڕێگای شیتەڵی هەیە، ڕێگای ئاوەڵی هەیە، ڕێگای سەر و ژێرە دووجای هەیە، ژێرە یەکسانی هەیە، هاوەنجامەکانی هەیە، یعنی زۆری ساجە. بەڵام ئێمە کورتمان کردوتەوە لە یەک ڕێگایە تەنها و تەنها بە یەک ڕێگا هەموو ئەو جۆرە پرسیارانە شیکار دەکەین کە بە باری نادیار دەرەچێت. ئیتر چی سفر لەسەر سفر بێ چی ئینفینیتی لەسەر ئینفینیتی بێت. اینجا ڕێگا خێراکەشمان بەم شێوەیە. ئامانج دەرچوو بۆ هەر ژمارەیەک. ئێستا لێرە سفرە، لێرە سێە، لێرە سفرە. ئەو ژمارەیە کۆی 0.001 ئەکەین و ئەنجامەکەمان هەرچی بۆ دەرچوو لە نەخشەکان لە جیاتی ئەکسەکان دایانین. وەڵامەکەشمان ڕێکە بێتە وەڵامی پرسیارەکە. مەبەستمان چییە؟ ئێستا بۆ نمونە ئەلێرە ئێکس دەرچووە بۆ 3 کۆی 0.001 ئەکەین ئەبێ بە 3.001. دوای ئەم 3.001 لە جادی یەکسەکان دائانین بزانین ئەنجام چیمان بۆ دەرەچێت. ئێستا لێرە 3 کۆی 0.001 وتمان 3.001 ئەلێرە کۆی 1 دواتر ڕێگی بۆ وەرەگرین دواتر لە دەرکردنی 2 ئەکەین دواتر دابەشی کەوانە 3.001 لە دەرکردنی 3 ئەکەین. وەڵامەکە چیمان بۆ دەرچوو 0.25 بە نزیکراوەیی. اینجا ئەو هەڵبژاردنانێک کە پێتی داوە دانە بەدانە دابشکە بۆ منەیەک لەسەر 4 داوە 3 لەسەر 4 داوە دان دابشی کە بزان کامیان 0.25 بۆ دەرەچێت. اینجا وەڵامەکەشی لەسەر 4 تابان چونکە یەک دابشی 4 ڕێک 0.25 دەرەچێت. ئەوانە تریش بە هەمان شێوەیە. واتە ئەمە شێوازی یەکەمە کە ئەم ڕێگای تا بەکاردێت. نەخشەیەکت پێدا و ڕاستەخۆ داوای ئامانجەکات و باری نادیارت بۆ دەرەچێت
دی ئەم ژمارانەی کە ئامانجی بۆ دەچۆ کۆی 0.001 کەیت و لە جاتی یەکسەکان دایانێت ئەنجام ماچیت بۆ دەچوو بریتێ لە وەڵامی پرسیارەکە جا تەبعاً ئەم ڕێگایە بۆ شێوازەکانی تری پرسیاریش بەکار دێ واتە ئەگەر لێرەش بەکاری بێنیت بۆ من لە جاتی ئێکسەکە 4 کۆی 0.001 بکەیت دواتر ئەم ئەنجامە لێرەدا بنێ هیچ کێشەیەکی نیە هەر ئەنجامە تایاتێ ئەها ڕێگی 6 بۆ دەرەچێت 2.45 تقریبا ڕێگی 6 وەرگرە ڕێک 2.44 هەرین بزەبت کێشت بۆ دروست نابێت لەم شێوازانەشا بەکار دێت بەڵام ئەم شێوازانە ئەم سێ ئەنجامی سەرەتا خۆی شیکارکردنی ئاسانە پێویست ناغاتەوە بیت کۆی 0.0 بکەیت و ئەوم و شێوێ دروستکەیت باشە واتە تۆ هەر کاتێک پرسیاری ئامانج دەبەرزێت سەرەتا ئێکسەکە بخەرەنە ئەو ئامانجەی کە بۆی دەچۆ بیخەرە شوێن ئێکسەکان ئەنجام چیت بۆ دەرەچێت ئەگەر باری نادیار بوو ئەنجا پەنابێتە بەرەو ڕێگەی ئێمە طبعاً کەوتم ئەم ڕێگای تۆزەی ئیزعاجەکەی تەنها لە حاسیبایە ئەگەر تۆ بزانێ حاسیبە بەکاربێنی کە ئینشاءالله ڤیدیۆیەکیش دانێ لەسەر شێوازی بەکارهێنانی حاسیبە هیچ کێشەیەک بۆ دروست نابێت دڵنیاتەکەمەوە زۆر لەو ڕێگە زانستیانی تر باشترەکە لە کتێبەکەیە باس کراوە واتە ئاوەڵ و شیتەڵ و ئەو ڕێگایانەی تر کە باسمان کرد جا ڕێگای دووەم کەم پرسیاری تیا بەکاردێت کاتێک نەخشەیەکت پێدا و دووبارە پێناسەیەکەیتەوە دووبارە پێناسەکردنەوەکەش سەرەتا بێ ئامانج دۆزیتەوە هەتا ئەو ڕێگایە لەو کاتا بەکارین لە کاتی دۆزینەی ئامانجەکە دوایەوە پێناسی نەخشەکەکەیتەوە ڕێگای سێم کە ئەمەشیان سوودێکی یەجگار زۆری هەیە ئامانجی بێپایانە ئەمە لە بەشی چوارە بابەتێکمانەیە تایبەتە بە ئامانجی بێپایان واتە دەرکەناری ئاسۆیی ڕێگاکەش چۆنە ئەگەر ئێکسەکە دەرچوو بوو بۆ موجب ئینفینیتی لە جادی ئێکسەکان هەزارم بۆ دابنێ ئەگەر ئێکسەکە چوو بوو بۆ سالب ئینفینیتی ئەگەر سالب ئینفینیتی بوو سالب هەزار دابنێ لە جاتی ئێکسەکان ئەگەر وتیبووی دەرکەنارە ئاسۆیەکانم بۆ بدۆزەرەوە هەم موجب هەزار دانی هەم سالب هەزاریش دانیت ئەگەر هاتوو لە کاتی دانانی ئەم هەزار یاخود سالب هەزارە نەخشەکەمان پێناسە نەکراو دەچوو واتە نەتوانی ئەنجام دۆزیتەوە لە جاتی نەخشەکە یان 10,000 دابنێ یان 100 دابنێ ئەگەر بە 10,000ەکە دەچوو خێر ئالاخێر ئەگەر بە 10,000ەکە دەچوو 100 بۆ دابنێ هەتا 100 یان سالب 100 دەتر بەپێی ئەو ئامانجەی کە بۆی دەچوو ئەگەر موجب ئینفینیتی بوو 100 دابنێ سالب ئینفینیتی بوو سالب هەزار دابنێ چونکە هەنێ نەخشەمانەیە وەکو لن یان ئی ئەمانە هەزار بگدانی پێناسە نەکراو دەرەچێت بەڵام ئەگەر بێت 100 دابنیت ڕاستەخۆ بە شێوەیەکی زۆر ئاسان وەڵامەکە دەداتێ ئەمە بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی ئەم ڕێگایە بوو لەو پرسیارانەی کە داوای ئاماژمان لێ کات و باری نادیارە باری نادیارەکە شتمان ئەکرێت 0 لەسەر 0 بێت ئەکرێت ئینفینیتی لەسەر ئینفینیتیش بێت واتە بوارد و شێوازەکە بەکاردێ ئێستا کۆمەڵێک تێبینی زۆر گرنگ باسەکەین لەسەر ئەم ڕێگایە ڕێگای یەکەم ئەگەر پرسیارەکە بەردەستمان داوای ئامانجی کرد بۆ بەهای ڕوت ئەمە زۆر گرنگە سەرەتا ئەو ژمارەیە وەکو پێشووتر کۆی 0.001ەکەین ئەنجام هەرچیمان بۆ دەرچوو ئێستا لەم پرسیارە 1.001مان بۆ دەرەچێت ئەنجام هەرچیمان بۆ دەرچوو لە جاتی ئێکسەکان دایئێنین بەڵام ها گوێ بگرن بە جوانی گوێم لێ بگرن وەریای نیشانەی ناو بەهای ڕوتەکە بە ئێستا شیکاریان پرسیارە چۆنە کە بۆ تانەکەم جوانترم تێبینێتان بۆ ڕوون نەبێتەوە ئەمە بەهای ڕوتی 0.001 لێدەرکردنی بەهای ڕوتی 0.00 ئەفۆمە 1.001ەکە لەبەرەوەی ئامانجەکەمان دەرچۆ بۆ 1 لێدەرکردنی 2 لەسەر 1.001 لێدەرکردنی 1 با بزانین مەبەستمان چێ لەم تێبینیە ئەمەیان کێشەی نییە چکە بەهای تری لەگەڵانیە وەکو خۆی دەرێهێنیتەوە بەڵام ئەمەیان کاتێک ئەڵەی 1.001 لێدەرکردنی 2 ئەکاتە سالب 0.999 ئێمە تێبینیەکمانەیە لە بەهای ڕووتە ئەڵێت بەهای ڕووت ئەگەر نرخی سالبیشی تیا بێت ئەبێتەوە بەچی ئەبێتەوە بە موجب وریای ئەم تێبینیە بن زۆر گرنگە ئێمە کاتێک لێرە سالب 0.999مان بۆ دەرەچێت دەرێهێنین و ئەیکەین بە موجب وریابن یعنی ئێستا لێرە ئەڵێن چی لێرە ئەڵێن 1.001 لێدەرکردنی 0.999 واتە سالبەکەمان کرد بە موجب ئەگەر سالبەکە بمایە لەگەڵ سالبی ئێرە لەگدانە بوون بە موجب بەڵام سالبی ناو بەڕۆکە گوتمان نامێنێ واتە بە موجبی هێنینە دەرەوە کەواتە 1.001 لێدەرکردنی 0.999 1.001 لە حاسیبەکە بیکەن
1.001 لە دەرکردنی 0.999 دوو دەتوان ساڵەت دوای دابەشی کەوانە 1.001 لە دەرکردنی 1 چەندەکە ئەنجامەکە ڕێک دوومان بۆ دەرەچێت زۆر بە سادەی و زۆر بە ئاسانی وەڵامی پرسیارەکەمان دەستکەوت کردێ دوو اینجا ئەمە ئەگەر ڕێگەی زانستی بۆ بەکاربێنی ئەبێ ئەم بەهاڕۆتانە دانە بکەیتەوە ئەمەکەی بەپەلدار ئەماکەی بەپەلدار ئەمە نازام لای کام لە وەرەگری ئەمە نازام لای کام پەلەیان وەرەگری یعنی زۆری ئاجا بەڵام ئەم ڕێگەیە خۆشبەختانە ئاسانکارێکی زۆری بۆمان کردووە بەڵام وریابن لە بایاڕۆتاوە وتم ئەگەر ناو بایاڕۆت سادەتان بۆ دەرچوو کە دەرتان نێنایەوە بیکەن بە موجە بەکار نایکەن بە موجە تووشی هەڵەتانەکات وریابن تکایە ئیجا ئەڕۆین سەر تێبینیەکی تر لە کاتی بەکارهێنانی ئەم ڕێگایە بۆ پرسیارێک یاخود بۆ نەخشەیەک کە ساین و کۆساین و تانی تایە کاتێک ئەم ژمارەیە کە بۆی دەرچووە کۆی 0.001 مان کرد ئەگەر بمانەوە لە جادی کۆساین و تانا دای بنین ئەبێت لێکدانی 57.3 بکەین مەبەستمان چییە؟ ئێستا لێرە کاتێکەمانەیە ئەم پرسیارەشی کارکەین بە بۆرنێکتەکە باشە کاتێکەمانەیە ئەم پرسیارەشی کارکەین کۆساینی ئێکس تانی ئێکس لەسەر ئێکس کۆساینی ئێکس تانی ئێکس لەسەر ئێکس لەمەتیش دەرچۆ بۆ سفر تاوانەوە باری نادیارەکاتە لە نەخشەکە دەیانیت ئێمە کاتە دین ئەم سفر لە جادەی مەکسادا ئەم 0.00 لە جادەی مەکسا دایانین مادام کۆساین و تا ناتووە ئەبێ لەکدانی 57.3 بکەین لێنجا دای بنین یعنی ئەم ئێکسا سەرتا کۆی 0.00 یەک دەتوان ساڵب سێ کاتێ لە جادی ئەم کۆساینە داینێنەوە پێشوەختە لەکدانی 57.3 بکەین ئەم ئەنجامە دین لە جادی ئەم کۆساین یەکسا دایانین ئێستا کۆساینی ئەم ئەنجامە وەرەگرین دوای لێکدانی تانی چەند کەوانەیە کەکەیتەوە 0.001 لێکدانی 57.3 یەک دەتوان ساڵب سێەکە دابەشی 0.001 یەکەین ڕێک ئەنجامەکە چەندمان بۆ دەرچوو یەکمان بۆ دەرچوو اینجا ئەمە ئەگەر بە ڕێگەی زانستی بکەیت یا ئەوەتانە بە سەرتا ئەمە جیاکەیتەوە ئەنجامەکانیان بە جیاواکی دوای لێکدانیانکەی یا ئەوەتانە بێت لۆبیتاڵیان بۆ وەرگری یعنی کۆمەڵێک ڕێگەی ئازاجی تایە بەڵام ئەگەر ئەم ڕێگایەکە بەکاربێنین کە پێتانم ئاشنا کرد ئیشەکەت زۆر لەسەر ئاسانە بێت بەڵام ئەو تێبینە پێتان داوتم ئەگەر ساین و کۆساین و تانی تیا بوو بتانە لە جاتی ئێرەیە داینێن سەرەتا ئەو ژمارەیە کە کۆیەکەیتەوە و ئەو ئەنجامەی کە بۆ دەرەچێت لێکدانی 57.3 بکە بەڵام لێرەکو خۆی دایانینەوە 0.0 کەس کۆساین و تان و ساین نییە ئێمە تەناوتمان لە کاتی ساین و کۆساین و تانە لێکدانی 57.3 بکە و زۆر بە ئاسانی و زۆر بە سادەیەکی بۆ وەڵامی ڕاست ئێستا سەیری ئەم یەک دوو پرسیاری ترکەن سەیری ئێرەکە 0.0.0.001 ئەمە سەرتا لێکدانی 57.3 ئەەکەیت اینجا کۆساینی ئەم ئەنجامم بۆ لەگریت 0.999 دوایی یەک لێ دەرکردنی ئەم ئەنجامە ئەەکەیت دوایی لێکدانی سێ ئەەکەیت دوایی دابەشی 0.001 ها ئێرە 57.3 مان زەربی نەکرد چکە ئێرە کۆساین و ساینی لەگەڵان نییە ڕێک ئەنجامەکە چەمان بۆ دەرەچێت 1.5 دەتوان ساڵب سێ واتە 0.001.5 سپانزە عفو 0.00 ئەوەش یعنی چی؟ یعنی ئەنجامەکەمان سفر دەرەچێت بە کورتێکەی یا سەیری ئەمەیان بکەن سەرەتا 0.001 زەربی 57.3 دوای ساینی ئەم ئەنجامە ئەوە نەئەکا دوایی دابەشی 5 لێکدانی 0.001 ئەنجامەکەمان چەند بۆ دەرچوو 0.2 جا تۆ سەیری هەڵبژاردەکانەکەیت ئەو هەڵبژاردانەی کە پێی داوە ئێستا من وەڵامەکەی زانم 1.5 دان دابەشیانەکەی 1.5 دابەشەکەی ڕێک چەندەیە ڕێک 0.2 ئەکا اینجا ئەگەر لمتەکەمان ئینفینیتی بوو وتمان یان هەزار دانین یان سالە بەزار تر بەپێی ئینفینیتیەکە موجب ئینفینیتی بێ هەزار دانین سالب ئینفینیتی بێ سالە بەزار دانین ئەی ئەگەر داوای ئینفینیتی کرد و ساین و کۆساینی تانی تیا بوو ئێمە لێرە وتمان ئەو ئەنجامەی کە کۆیەکەینەوە لەگەڵ ئەم ژمارە لێکدانی 57.3 یەکەین بەڵام لە ئینفینیتیا وتمان هەزارمانەیە یان هەزار یان سالە بەزارە دەین ئەو هەزاریان سالە بەزارە لەکدانی 57.3 یەکەین اینجا لە جادی ساین و کۆساین و تانەکە داینێن ئێستا سەیری ئێرەکەن ئەمە ئەگەر بە ڕێگەی کتێبی دۆزیتەوە نازانمە بێت لۆبیتاڵی بۆ بکەیت و نازانمە بێت چی لێکەیت و زۆر عەجایب بە تایبەتی ئامانە یعنی هیلاکێکی زۆری لەگەڵایە بەجددی بەس ئەگەر تۆ بێت و ڕێگاکەی من بەکاربینی هەزارت بۆ دانی سە لێرە موجب ئینفینیتی هەزار دانی سەرەتا هەزار لێکدانی 57.3 یەکەی چکە ساین هاتووە ئەوە دوایی لێکدانی دوی ئەەکەی چکە دویەک لە پێش یەکسەکەوەیە لێکدانی دوو اینجا ساینی ئەم ئەنجامم بۆ وەرگرە
ئەو پۆین دەشتا و شەشەکات دوایی دابەشی هەزاریشی بکە بۆم چکەوتمان موجب ئینفینیتیە 8.6 دەتوان سالب 4کات 8.6 دەتوان سالب 4 یعنی 0.0086 یا 0.00 ئەوەش یعنی چی؟ یعنی ئەنجامەکەمان سفرێکە سێری ئێرەکەن سەرەتا موجب ئینفینیتیە 1000 ضربی 57.3 دوایی ستاینی ئەم ئەنجامم بۆ وەربگرە دوایی کۆی ئەها کۆ لێرایە دوو لێکدانی 1000 بکە کەوانە دوو لێکدانی 1000 ئەوە ناکات دوایی یەک دابەشی ئەم ئەنجامە بکە چەندەکات 4.99 تا سالب 4 یعنی بە نزیکەیی 0.0049 ئەوە شوتمانەکاتە چی ئەکاتە سفر بە ڕێگای کتێبیش بکە ڕێگای کتێب نازانم بێت لۆبیتاڵی بۆ بکەی نازانم چی لێکێ باش بیرم نەماوە سەیری ئێرەکە ئەڵێ ئێکس دەرچێ بۆ موجب ئینفینیتی کۆساین یەک لەسەر ئێکس ڕێک یەک دابەشی تەڵا سەرەتا یەک ئەوە بکە 1000 لێکدانی 57.3 بکە 1000 لێکدانی 57.3 دوای یەک دابەشی ئەو ئەنجامە بکە دوای کۆساینی وەرگرە چەندەکات یەکەکات ڕێک لە کتێبەکە نمونەیەشی کار کردووە ئەنجامەکە یەکەکات ئەنجامە کۆمەڵێک نمونەی زیادەیە بۆ جوانتر تێگەشتن لە بابەتەکە و یەک تێبینی تریش گرنگیشمانێ لەسەر ئەم پرسیارە بۆیە دامناوە ئەوە لە تێبینەکانی پەڕی پێشوان نووسیومە بەڵام بۆیە باسم نەکرد بۆی لە کاتی خۆیان بە نمونە باسی کەم سیرکەن ئێمە کاتێک وتمان لمتی هەشتێکی دابوو کۆی 0.00یەکەین ئەگەر موجب و سالبی بەسەرەوە نەبێتە داوای لای ڕاست و لای چەپی نەکرد بێ بەڵام ئەگەر داوای لای ڕاستی بەتەنها کرد بێ یان داوای لای چەپی بەتەنها کرد بێ ئەو کاتە ئەگەر ڕاست بێت کێشەمان نییە هەر کۆی 0.00یەکەین بەڵام ئەگەر چەپ بێت ئەبێ لێدەرکردنی 0.00 بکەین ئاگادار بن ئێمە وتمان کاتێک کۆی 0.00یەکەین ئەگەر یان داوای هیچ کامێکیانی نەکرد بێتە تەنها ئامانجی ویست بێت یاخود داوای لای ڕاستی کرد بێ بەڵام ئەگەر داوای لای چەپی کرد بێ ئەبێ ئەم یەکە لێدەرکردنی 0.00 بکەین هەتا لێدەرکردن ئێستا لێرە یەک لێدەرکردنی 0.001 0.999 اینجا دین ئەمە لە جاتی یەکسەکانە دانین لێدەرکردنی دوی ئەەکەین سالب 1.001 کات تێبینیەکەم پێوتن بایەڕەت سالبی نامێن ئەمە لەگدانی سالبەکەکەی بۆی بە موجب دوایی سالبێک دابەشی ئەو ئەنجامەکەیت سالبێک دابەشی ئەنجامەکە ڕێک سالب 0.999 یعنی چەندەکات یعنی سالب 1 ئەکات باشە اینجا ئەم نمونەی تر دوو ئێکس دوجارەدەکردنی ساینی سێ ئێکس لەسەر ئێکس لێدەکردنی 4 ساینی 4 ئێکس ئیجام ئەگەر بە ڕێگای بکەی زۆر زۆر ئیزعاجە یان ئەبێ بە لۆبیتاڵ بکەیت یان ئەبێ کۆمەڵێک ڕێگای ئیزعاجی بۆ بەکاربێنی لۆبیتاڵیشی بۆ بکەیت داتەشاوەکەی یەک سەعاتی پێچێت بەسەکە ڕێگاکەی من بەکاربێنیت 0.001 لە جاتی ئەمانە دانیت بەڵام لەبەر ئەوەی ساین هاتووە لە کاتی ساینەکە بێ لەگدانی 57.3 بکەیت ئێستا سێر بکە ساینی یەکەم جار 0.001 لێکدانی 57.3 باشە دوای لێکدانی سێشی ئەەکەیت دوای ساینی وەرئەگریت ئەو ئەنجام دەرەچێت اینجا دوو یەکس دووجارەدەکردنی ئەو ئەنجامە بکە دوو لێکدانی 0.001 دووجا لێدەرکردنی ئەو ئەنجامی کە بۆمان دەرچوو ئەومان بۆ دەرەچێت دوای دابەشی 0.001 لێدەرکردنی کەوانەیەکی ترم بۆکەیتەوە ساینی 4 ضربی کەوانەیەکی تر 0.001 لێکدانی 57.3 ڕێک ئەنجامەکە چەندمان بۆ دەرچوو یەکمان بۆ دەرچوو ئیجامەگە بێت و بەڕێگەی ئەو زانستیاریکی کە لە کتێبەکە یاکو پێموتن زۆری پێچێ ئێمە نەگەشت بەسی چرکە وەڵامەکەمان بۆ دەرچوو تاوانەوە لە سەرتاوە تۆزێکتان پێچێت تا لەگەڵ ڕێگەکە ڕادن چکە حاسیبەکە تۆزێکی سەعاجە بەس ئینشاءالله کوتم تەمرینی لەسەر بکەن و خۆتان فێری شێوازی بەکارهێنانی حاسیبە بکەن نمونەکە زۆر ئاسانە سەیری ئەمتان دووجای 6 لەسەر 4 دووجای بکەن ئەمەگەر بە ڕێگەی شیکاری بکەیت ئەبێ سەرتا جیای کەیتەوە و لێکدانی کەیت و نازام چی لێ بکەیت بەڵام ئێمە یەکسەر بە یەک ئەنگاو دەرێکەین یەکەم جار چی ئەەکەیت 57.3 ضربی 0.001 ئەەکەیت دوای لێکدانی 6 ئەەکەیت دوای تان دووجای ئەم ئەنجامان بۆ وەرەگریت تان ئانسەر لێکدانی تان ئانسەر ئەومان بۆ دەرەچێت دوای دابەشی 4 ضربی 0.001 دووجا ڕێگەکاتە چەند ئەکاتە 9 دوای خۆتان حەزاکەی بە ڕێگای درێژەکەش بیکەن زانۆتان بۆ دەرەچێت یان نە دڵنیاتان ناکەمەوە کە نۆتان بۆ دەرەچێت ئەمە کۆمەڵێک ڕوونکردنەوەی پێویست بوو لەسەر ئەم بابەتە
ڕێگایەکی زۆر بەسوودە زۆر ئاسانکاری بۆ تەلەبە ئەکات کات بۆ تەلەبە گەڕێنێتەوە پێویست بە لەبەرکردنی هیچ تێبینیەک ناکات سەر لە خۆی ناشێوێنێت تەنها خۆی فێری حاسیبە ئەکات و وردە بێت لە کاتی بەکارانی حاسیبە و ئەم ڕێگایە بەکارێنێت و پشتیوان بەخوای گەورە ئەگا بە وەڵامی هەموو پرسیارێک کە داوای لێکرێت تەنها پێویستە ورێ ئەو تێبینانە بن کە باسم کرد لە بەهای ڕووتابێ سالە بەگە بکەی بە موجب لە کۆساین ئەوانە ئەبێ لەگدانی 57.3 بکەی وریای ئەم کۆڵە تێبینە بن ئەگەر داوای لای چەپی کرد لێ دەکردنی 0.0 بکەن وریای ئەم وردە تێبینانە بن ئینشاءالله زۆر بە ئاسانەکەن بە وەڵامی ڕاست و لێرەشەوە ئەگەین بە کۆتایی ڤیدیۆی ئەم جارە هیوادارم سوودی بۆتان هەبوو بێت و دڵنیاشم کە سوودی هەبوو ئاسانکاریی باشی بۆتان کردووە لە دوعای خێر بە بەشمان مەکەن و بینێرن بۆ زۆرترین هاوڕێتان هەتا ڤیدیۆیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم هەر شاد بن